بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست لە گفتوگۆیەکی تر لە بەرنامەیەکی دیکەی گفتوگۆ لەگەڵەوەی ئازیز و خۆشەویست داین باز لە سەبر و خوڕەوش دەکەین بە میوانداری مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشیشی بانکخواست. مامۆستا گیان زۆر بەخێر بیت. مامۆستا گیان ئەمڕۆ دەمانەوێت لەگەڵ بەڕێز تا گفتوگۆ بکەین سەبارەت بە سەبر و خوڕەوشت. ئەگەر بیهێنینە پێشچاوی خۆمان ڕۆژی مەحشەرە قیامەتە لەو ڕۆژەدا یەومە لا ظیل ئیلا ظیلە هیچ شتێک نییە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری خوددا یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وئومه وئەبیه هەتا کۆتایی هەمووان ڕادەکەن لەبەر یەکتر کەس ئاوڕ لە کەس ناداتەوە. لەم ڕۆژەدا خوای گەورە جەلە جەلالوه بە عەزەمەتی خۆی بە گەورەی خۆی دەفەرمێ ئەینە الصابرون خۆڕاگرەکان لەکوێن ئارامگرەکان لەکوێن سابیرەکان لەکوێن با بڕۆنە بەهەشتەوە بەبێ حساب و بەبێ کتاب. ئەمانە بۆ خوای پەروەردگار پێیان دەفەرمێ خوای پەروەردگار دادگەرە یەکێک لە دوو دنیاکە بە ئینسانە بەخشێ یان دەبێت دنیای بەخۆشی بێ یان دەبێت قیامەتی بەخۆشی بێ. بەرەنجامی ئەوە نییە کە ئەوانەی کە سابیر و خۆڕاگرن دانیان بە خۆدا گرتووە لە دنیادا لە جۆرێک لە جەهەنەمدا بوون ئیتر پێویست ناکە بسووتێن ئەمانە دەبێت ئێستا بسنە بەهەشتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. هر أويك نوعا ما آياتك إشارة بيكرد بكرديكي كأفرمي إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب لكاتك همو پاداشتكاني تر حسابي بكراوة كأفرمي السيئة بالسيئة والحسنة بعشر أمثالها لشوني كترا بحوصدقات باسي پاداش أجر كانك أفرمي مثل ما تنفقون في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل وفي كل سنبلة 100 حبة أما كاتا حود قل هرقل يكصد دانتيايا هم يكاتا حوصد ويضاعفه لمن يشاء بو كسي كبير ديارا بقرمو قريكي عجائب ترو بعشقيكي زياتروا أو كاري أنجام داوا خواهی گەورە دوو بەرابەری ئەکاتە 1400. بەڵام باسی سەبر ئەکفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. بۆچی؟ هەروەکو نەوعاً ما جەناوەت هەر کورتەیەکت لەم بابەتە باس کرد ئەوەی وا لە تۆ ئەکا دڕکەکانت پیا بچەقێ و هاوار نەکەی سیفەتی سەبرە. سەبر لە کاتێکایە تۆ بەسەر دڕکا کەوتویت تۆ بەسەر عەزاب و ناڕەحەتیەکانە کەوتویت ئەمانە هەموو وا ئەکا خەریکە نەفس یا نائارامی عەقڵت لێ بسێنێت کە عەقڵ لێ سەندی نەفس ئەکەوێتە ئیشکردن کە نەفس کەوتە ئیشکردن یا ئینتیقامە یا پەلاماردانە یا ئینسیحابە یا خۆکوشتنەوەیە. بەڵام لەسەر ئەو دڕک و داڵە خۆت گرت ئەمجا پانتاییەک دروست ئەبێ کە ئەو پانتایە عەقڵتەیە دەسەکاتە یعنی ئەسپی خۆی تاوەداتەیە دەسەکاتە گەشەکردن سەر هەڵ ئەدات هەزارەها ئیختیار ئەخاتە بەردەست هەزارەها بژاردە ئەخاتە بەردەست ئەو بژاردانە دووبارە چاوێکی گەورەت پێ ئەدا بتوانی بەسەر بژاردەکانە بگەڕێی لە کاتێکە ئەو هەموو دڕکانەی دووبارە یەکمە پیاتە ئەچەقێتەوە نەتشڵەژێنێت لێت تێک نەدا سەری دەزۆکەت لێون نەبێت هەتاوەکو بتوانی باشترین بژاردە هەڵبژێریت کاتی باشترین بژاردەت هەڵبژارد چی ئەکات؟ ئەو باشین بژاردە یا ئەوە تا خزمەتی هەموو گەل و میلەتەکەتی پێەکەیت یا خزمەتی خۆتی پێەکەیت یا خزمەتی ئینسانیەتی پێەکەی دەی ڕەب العالەمین دینیشی بۆ ئەمە هێناوە. ئەمجا ئەو کەسانەی کە سەبریان نەبوو زوو بڕیار ئەدەن بژاردەی لە بەردەستانیە بژاردەکان زۆر کەمن
ئەبێتە خۆی شانسی یا ئەوە تا ئەیگرێ یا ئەوە تا نایگرێت هەمیشە مەسئلەی شانسیش کە بکاتە با بڵێن بکاتە ڕێکەوت و سوتفە لە ڕووی سوودەوە لە ڕووی گەیشت بە مەقسەدەوە علم ئەسڵەن سەفری ئەکات کەواتە شانسەکان یا بڵێن بەختەکان ئینسان ناگەێنێتە مەقسەد ئللا ئەوە نەبێ بژاردەکان لە بەردەم تا زۆر و زەبەنە بن و عەقڵ بە تەواوی بتوانێت کۆنتترۆلی خۆی بکە هەتا چاو بگەڕێ بەسەر هەموو بژاردەکانە و باشترین بژاردە هەڵبژێریت ئەمجا ئەفۆکەی ئەوە تا خۆی ڕەب العالەمینە فەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه دەی وە لە چ کاتێکا بێ لە کاتێکا تۆ ئەو دڕکانی پیاتە ئەچەقێ ئەو شتانی عەزیەت ئەکا ئەو تاسانەی لە بەردەم تایە ئەو ئاگرەی لەژێر پێتا داخت ئەکا لە بەرامبەریا خۆت بگری هەتاوەکو بتانی بژاردەکان لە بەردەمی خۆتا زۆر بکەی ئەو جا ئەتوانی باشترین کەلیمە و قسە هەڵبژێریت ئەو کاتە تۆ هەمیشە کەلیمەی خوا هەڵبژێریت کەلیمەی حەق هەڵبژێریت حەق بە چ معنا بە معنای ئەو شتەی کە سابت و جێگیری هەرگیز ناگۆڕێت بۆترێ حەق مەسەلەن ئەو حەقە بەڵام سیاست حەق نییە چونکە ئیمڕۆ جۆرێکە بەیانی جۆرێکی ترە مەساڵح حەق نییە چونکە ئیمڕۆ جۆرێکە بانی جۆرێکی ترە بەڵام ئەو حەقە هەتایە ئەو شتێکی جێگیرە زەرورەتی هەیە لەش ئینسان ناتوانێت ڕۆژێ لە ڕۆژان شتێکی تر هەڵ اختیار بکە کە بیکاتە جێنشینی ئەو بۆ لەشی ئینسان دەی ئەوەی حەقە ئەڵڵایە و ئەوەی حەقە لە ئەڵڵاوە سادر ئەبێت ئەو کەسەیش کە اختیار و بژاردەی زۆر لە بەردەمیا بوو ئەگەڕێ کەلیمەی طەیبە هەڵە بژێرێت و ئەگەر ئەمە بەردەوام بوو ئەو کاتە ئەگاتە ئەو حەدەی لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشا بێت. بەڵێ مامۆستاژیان مرۆڤ خۆی گەورە بۆ سەبر هێناوێت تێبوون سەبر لەسەر نشکاندنی سنوورەکان سەبر لەسەر تاعات و عیبادەت جوان پێناست کرد زۆر کەس لە دنیادا خی گەورە ئیبتیلای دەکا بە کۆمەڵی تاقیکردنەوە بە کۆمەڵی ناڕەحەتی و بە کۆمەڵی ئەزمونە دەری دەبات کاتێ لی دەپرسی یعنی قسەی بۆ دەکەی تۆ پیاوێژی سابری بەڵام دەتەقێتەوە بەڕووتە هاوار دەکا هەر خودی ئەوەی کە بەڕێزت ئاماژەیەکت پێکرد خودی سەبر واتاکەی ئەوە نییە کە تۆ سەرڕای ئەو هەموو دڕکانی کە بەڕێزت باست کرد هێما بەو ئازار و ناڕەحەتیانەی لە بەریەکەوتنی ژیانە تۆ ڕوبەڕوود دەبێتەوە و پیاتا دەچەقێت نابێ هاوار بکەی سەبر ئەمە نییە کە تۆ سەرڕایەوەی هەر شتێکت توش دەبێت بەڵام نابێ هاوار بکەی ئەمە پێی دەگوترێ سەبر نەکە تۆ سەبر بگری سەبرێکی ناچاریانە بەڵێ ئەوە سەبری ناچاریانە زیلەتە سەبری ناچاریانە یعنی ئەگەر سەبر ناگری چی ئەەکەیت ئەوە پێ ناوترێ سەبر اختیاری تر لە بەردەستانیە بەڵێ ئێمە دوو جۆر سەبرمان هەیە سەبرێکی مەحموود سوپاسکرا و جێگەیستایش و سەبرێکی زەمکراو لەومەکراو سەبری لۆمەکراو ئەبەت سێ سەبر سەبرێکیشیان کە ئەگەر نایکەی چیەکەیت سەبری لۆمەکراو ئەو سەبرەیە لە بەرامبەر زوڵم و ستەما لە بەرامبەر ناحەقیەکانە بێدەنگ و سکوت ئەبی ئەوە با بڵێن ئارامگرتنە لە بەرامبەر شەقتی هەڵدانت ئارامگرتنە لە بەرامبەر مافخورانت ئارامگرتنە لە بەرامبەر شکاندنی کەرامەتت ئەمە سەبرێکی زەمکراوە ئەو سەبرەی کە ئەگەر نایکەی سەبری ناگری چیەکەی لە خانوویەکە کەویتە خوار قاچێکە دەشکێت ئەگەر سەبر ناگری چیەکەیت قاچە شکاوە و هاوارەکەی خەڵک عزیێتەکە هەر یەک اختیارەت هەیە بەڵێ هەر اختیارەتەیەکە بێدەنگ بیت ئەوە لەناو خەڵکە نوعانما کەست بێزار نەکەر و عزیێت نەکەرەوە زیاتر نییە بەڵام سەبر ئەو سەبرەیە کە اختیار لە بەردەستا بێت کە بتانی بەجێی بێڵیت بتانی ساحە شۆڵکەیت بتانی تەسلیم بیت ئەمما لە بەرامبەر ئەمانە هەموو خۆ بگریت و لە هەمان کات دەتوانێت ڕەدانەوەشت هەبێت لەمان کاتە تۆ ئاخر ئەوەیە کە مادەم ئەتوانی ساحە چۆڵکەی چۆڵی ناکەی و بخۆی ڕەدا بڵێ تۆ ئەتوانی ڕاکەی و فرار بکەی بەڵام فرار ناکەی و بۆ خۆی ڕەدەکەیەتی بە معنای تۆ چاوەڕێی سەمەر و بەرهەمیت
ئەمجا هەر لە دنیا باسی قیامەت بخەرە ئەولاوە سەبر بۆ عامە بۆ هەموو کەس ئەگەر لە دنیا تۆ سەبرت هەبێ هەمیشە عقلت ئیشەکە کە عقلت ئیشی کرد هەمیشە بەرهەم و سەمەرێکت هەیە کە ئاسوودەی بە تۆ ئەدا کە تۆ ئەگەینێتە نەجات. حەزەکەم لەمە میسالێ باسکەم. بەڵێ لە کاتێکە هیتلەر ئەو کاری کرد بە جوولەکەکان ئەو جوولەکانیان هەموو لە ئەو زیندانە زۆر فراوانانە کۆ کردبوویەوە ئەمجا ڕۆژانە ئەیان بردن بۆ ئەعمالی شاقە و ئیشی قرس و لەوێ ئەبوون بەژێر بەردەوە ئەبوون بەژێر دیوارەوە ئەمجا ئەوەی تۆزێ برینارە بوو ئەیان کوشت لەوێ ئەوەی تۆزێ لاواز و زعیف بوو ئەیان کوشت ئەمجا هەمووشان ئەویان لێ معلوم بوو ئیلا ئەبێ هەمویان تەواو بن ئەینەن چۆن کەسێک 15-20 مریشکی کڕیوە لە دوکانێکە دای ناوە و منجەڵێکی داناوە و چەقۆیەکیشی داناوە ئەبێ ئەمانە هەتا ئێوارە سەر ببڕێن ئیتر خۆی ئەخزێنێتە ئەو کونەوە یەتە بەردەمی چەقۆکەوە زۆر فەرق ناکات ئەوان هەموو ئەو قەنەعەتیان بۆ دروست ببوو بەڵام دانەیەکیان تەسلیم نەبوو هەموو ڕۆژێ بیری لەوە ئەکردەوە من چۆن نەجاتم بێت ڕێگایك بەڵێ ئیتر هاوار و ناڵەی بەرامبەرەکان عەزێتی نەئەکرد تهدیدی ڕۆژانە عەزێتی نەئەکرد هەموو ڕۆژێ ئەتان کوژین عەزێتی نەئەکرد ئەو نائومێدکردنی نائومێدەکانی دەور و پشتی نائومێدی نەئەکرد هەموو ڕۆژێ بیری لەوە کردەوە من چۆن خۆم ڕزگار بکەم جارێک لێرەوە نەخێر ئێرە ناکرێ دیوار بشکێنم دیوار ناشکێ لەو کونە بچکۆلەوە ئەوەیش ناکرێت زەمان تێپەڕی کرد هەموو ڕۆژێک دارێک ئاهاتە بەردەست ئەویست بەم دارە نەجاتی بێت وڵاخێکی ئەبینی بەم وڵاخە نەجاتی بێت ئەیان برد بۆ سەر ئیشەکە کۆشیە کرد ئەو شوێنەی پێ ئەڕوات کە دوو کەس لەم لاسێ کەسەوە بە هەر قیمەت هەمووی معادلە ئەکرد لەگەڵ نەوعی نەجات بوون تا جارێکیان هات بە خەیاڵێ و فرسەتی بۆ هەڵکەوت عەدەدێکی زۆریان کوشت بوو هەنێکی زین و هەنێکی مردوو ئەوە بە گولە برینار کرابوون کە خرابوونە ناو یەک لۆریەوە بردنیان هەڵیان ڕێنج لە چاڵێکە ئەو فرسەتی گەر لە تاریکایشەوە کە ئەیان گەڕانەوە خۆی خستە ناو جەنازەکانەوە کاتی بردنیان هەڵیان ڕشتن زۆر کەوتە ژێرەوە خەریک بوو بخین کێ ئەمجا لە دەور و پشتیشیانە ئەسکەر و ئەم جۆرەشتەوە ئەوانە وەستا بوون دەستیان کردە گولە بارانکردنی ئەوانەی کە گیانیان تایە بەڵام تاریک بۆ هەمویان نەبینی هەروە ڕەمیان نەکردن و دوای بەجیان هێشتن ئەو پیاوە دوای ئەوەی ئەمین بوو تەقوهور لە دەور و پشتی نەما دەنگ و هەرا نەما سکوتێک دروست بوو کەم هەرچۆنی کرد جەنازەی لایە خۆی هاتە دەر تەماشای کرد بەجێ چۆڵکراوە مەیدان ئەو جلانەی خۆی داکەند هەر چۆنی بوو شەرواڵە شتێکی پیا کرد خۆی کرد بە سوالکەرێک کەوتە ڕێ و ڕۆیشت بە پێی خۆی گەیاندە بەریتانیا و لەوێ خۆی نەجادا ئەوانە هەموو کوژران ئەم بەم سەبرەی کە گرتی بەمەی کە نەیهێشت مەیدانی عەقلی تەسک بێتەوە اختیارێکی زۆری لە بەردەم خۆیادانا ڕەب العالەمین لە ئەنجامی سەبرەکەی دەستی کرد بە یارمەتیدانی بەلای کەمەوە لە دنیا ڕزگاری کرد جوانە بەڵێ دەستەکانت خۆش بێ مامۆستا ئێمە نموزەجی پێغەمبەرانیشمان سەلامی خوایان لەسەر بێ زۆرە سەبریان گرتووە هەر لە پێغەمبەر ئەیوب سەلامی خوای لەسەر بێت لەسەر ئەو بەڵاو ناڕەحەتەی کە تووشی ئازاری کرد بوو پێغەمبەر نوح لەسەرەوەی کە کەس چەند 950 ساڵ ئاماژە بۆ دەکرێت کە ژیاوە کەم کەس بە دوم داواکەوە هات پێغەمبەری خۆمان سەلامی خوای لەسەر بێ ئارامیگە لەسەر ئەو هەموو ناڕەحەتەی کە بێ باوەڕەکان مشریکەکان ئەمە هەموو سەرچاوی ئەوەن کە دەبێتە منبعی ئەوەی کە مرۆڤ بیکاتە قدوە بۆ خۆی و چاوی لێ بکات. مامۆستا ئێمە دەمانوێت باس لە ئەوە بکەین کە دەمانوێت سەبر بیکەین بە سەرچاوەیەک بیکەین بە کانیاکی سازگار بیکەین بە چاوژێک بۆ ژیانی خۆمان لە ڕۆژانەدا چۆن ئێمە بتوانین سەبر وا بکەین کە ببێتە هەمومان چاوی لێ بکەین هەمومان ژیانمان ببێ بە سەبر و ئارامی و خۆڕاگری لە بەرامبەر یەکتر زانایان
لە سەبارەت بە سەبر باز دەوە دەکەن کە تەواوی مرۆڤەکان و حتا زیندەوەرانیش لەسەر ئەوەن لە بەرامبەر دەستکەوتێکی کاتی و مادی زۆر بچووک و کەمدا سەبر نەگرن زوو بەدەستی بێنن لە بەرامبەر چیدا لە بەرامبەرەوەی کە سەبر نەگرن چونکە سەبر بێگومان دەستکەوتەکەی درەنگتر بەدیدێ بەڵام دەستکەوتێکی گەورەتر و استراتیژی ترە جوانە دەمێت لەسەرەوە قسە ئەومان لەبیر نەچێ سەبر خۆی هەدەف نییە سەبر وەسیلەیەکە بۆ گەیشتن بە هەدەف چەنە هەدەفەکەت گەورە بێ ئەوەنە مقاومەت زۆرە ئەوەنە سەبر زیاترە ئەوەنە ئارامە زیاترە هەمیشە و جۆرە کەسانی کە زوو ئەتەقنەوە لی بپرسە ئەسڵان ئامانجێکی نییە ئامانجی تەنها ئەم پەرداخەیە کە کڕوێتی هێنایەتی و ماڵ ئێسەشکە ئەو کاتە مناڵەکانی پێداتە بەرشەق ئامانجی بەدەستێنانی بەعزە پارەیە کاتێک زانی زەرری کرد یا مامەڵەکەی ڕێک نەکەوت یا کەسێک بوو بە سەبەبی ڕێک نەکەوتنی مامەڵەکەی زۆر ئاسان ممکنە پەلەماری کوشتنی بدا یا پەلەماری کوشتنەوەی خۆی بدات چەندێکمان بینی لەم دەوڵەمەانە لە کاتێکە ئیفلاسیان هێنا خۆیان کوشت بۆچی چونکە هەموو ئامانجەکەی بریتی بوو لە ئەو پارەی دەسی کەوێت ئەمجا ئەگەر بە ڕقم پێمان بڵێن فلانە کەس 1 ملیار دۆلاری زەرەر کرد 100 ملیۆن دۆلاری زەرەر کرد ئەگەر 1 ملیار با بڵێن مبالەغە بێت 100 ملیۆن دۆلار چییە؟ ئەگەر حسێبیکەین مەجموعەیە باقەی کاغەزە کە باقەکانیش زۆر بچووکن ئەمجا ئەگەر حسابی بەرە بگەڕێنە بۆ کاغەز جەسەدی داری چنارە ئەگەر 100 ملیۆن پارەی هەبوو بێت باوەڕ ناکەم هەمووی 20 بن چنار بکات 20 بن چنار بێنە بیهاڕە بیکە بە هەویر بیکە بە کاغەز ئەمجا بی بە کاغەزەکەی بکە بە کاغەزی دۆلار ئەبێتە نزیکی 4-5 هزار دەفتەر دۆلار ئەگەر قیاسی ئەوە بکەین چنار زۆر ئەو 5-6 بن چنارە زۆر شتێکی کەم قیمەتە هەر ئاوا ئەمانش بەڕاستی لە ئەسڵە ئەرزشێکی ئەوتۆ نین ئەوە ئەو بۆی بۆتە ئەرزش کاتی ئەرزشەکەی لە دەستدا ئەو کە تەناچار خۆی بکوژێتەوە سەبری ئەوەنە بەرگەیگرت ئەوەنەی بەرگەگرت حتا پارەکەی لە دەست بمێنێت یان شەو ڕۆژی ئەدا دەم یەک و شەوان حساباتێک کرد و بەیانان لە بازار جوابی کەسی نەئەدایەوە نەئەچوو بۆ تەعزیە و بۆ مەرحەبایی و هەموو پەیوەندەکانی واز لێ هێنا بوو خۆ ئەمە نەوعێک سەبر بوو بەڵام بۆ ئامانجە بچووک بۆیە هەر لەگەڵ ئامانجەکە و بڵقی ئاو لە دەست دەرچوو یعنی ون بوو ئەویش لەگەڵ بەڵقە ئاواکە بۆ خۆی ون بوو لە پڕەکە گولەیەکی یا لە خۆی کوشتەوە یان شێت بوو یا تووشی نەخۆشی نەفسی بوو ئەبێ خزمەکانی قەرزی بۆ بکەن تابیبەن بۆ دکتۆر و بەعزی عیلاجی نەفسی پێ بدەن کەواتە لە ئەسڵا سەبر وەسیلەیەکە گەورەیە بە ئەندازەی گەورەی ئەمانجەکە کاتی کەسێک با بڵێن ممکنە قیامەتی نەبێت بەڵام ئینسانی بێت وەکو کەسێکی کو مەهاتما غاندی ئەو هەموو مقاومەی ئەکات بەڵام لە دواییە گەلێکی ئیمڕۆی 1 ملیاردی ڕزگار کرد ئەمجا خۆشەویستیەک لە ناو هەموو سەرزەوی بۆ خۆی تۆمار کرد ناوێکی تاریخی بۆ خۆی تۆمار کرد باشە ئەگەر کەسێک دیداری ڕەب العالەمین بۆی بێتە ئامانج ئەگەر کەسێک دراوسێبوونی هەموو پێغەمەران بۆی بێتە ئامانج عەلەیهیم السەلات وەسسەلام ئەگەر بێت و کەسێک ئەگەر ئەم کەلیمەیە جێی قسەی کەسانێک نەبێت کە ئەیبیسن کاتی کەسێ ڕۆیشتە قیامەت تا خواواری بکە ئەویش ماوە خوایش قەت لە خواری ناکەوێ کەواتە ئەویش قەت نامرێت ئەتوانم بڵێم ئەو بەشە ڕۆحەی کە ڕەب العالەمین نەفخی کردو بە جەسەدی ئینسانە ئەوەی لە جەهەنەمایە مادامە العمر ئەمێنێتەوە تاخوا خواری بکە و ئەویش لە بەهەشتایە تاخوا خواری بکە ئەمێنێتەوە دەیکاتی ئامانجێک گەیشتە ئەو حەد ئەوەنە گەورە بوو دیداری ئەڵڵاه بکەم ڕزایەتی خوا بەدەست بێنم بڕۆمە شوێنێکەوە کەسە پیس و قیزەوەنەکانی هەر ڕێ لێ نەکەوێت کە بەهەشتە و ئینسانە پاکەکانی تایە ئەمجا
تاخوا خواری بک من بمێنم پانتایی ئەو بەهەشتا عرضها السماوات والأرض بە ئەندازەی هەموو ئاسمانان و زەوی بێت ئەمجا لەوێشە لا خوف عليهم ولا هم يحزنون دەیکەواتە سەبرەکە بە ئەندازەی ئەم ئامانجە عەزیمە عەزەمەت پەیا ئەکات کاتی ئەوەنە سەبور بوو ئیتر لە دنیا ئەبێتە ئەستێرەیەکی درەخشان کەس ناتوانێت ئینکاری بینینی بکات کەس ناتوانێت ئینکاری بوونی بکات کەس ناتوانێت ئینکاری نیازی بکات لە سەرزەویە پێغەمەران عەلەیهیمو سەلات وەسەلام یەکێک بوون لە بەرەکەتەکانی ئەم سەرزەویە بەبوونی ئەوان سەرزەوی ماوەتەوە هەرەکو خوای ڕەب العالەمین ئەفەرمێ وما كان الله ليعذبهم وأنت فيهم خوای گەورە عەزابی ئەوان نادا تا تۆ لە ناویان نابیت کەواتە بەرەکەتی بوونی ئەو پرشەکەی ئەگاتە زاڵمان و ستەمکارەکانیش خراپەکارەکان و ئەوانیش کە عەزیەتی ئەکەن بۆیە کەسێکە ئەوەنە ئامانجەکانی گەورە بوو لە دنیایشە خۆیشی ئەوەنە گەورە ئەبێت دیارە پانتای سەبرەکەشی ئەوەنە فراوانە بێت لە بەرامبەر ئەو عەزیەت و ئازارانە کە ئێمەوە ئەزانین زۆر گەورەیە ئەو زۆر بچووکە بێتەوە لەلایەن ئەوە تا زەینەب الغەزالی لە کاتێکە لە دوای ئەو هەموو عەزیەت و ئازاری کە چەشتوێتی تەنانەت سەکتێبەردان تەنانەت دوای فەلاقەکردن و برینارکردنی خستنە ناو گۆمی خوێا و ئەمجا کە حکم ئەدرێ 25 ساڵ ئەقیژێنێ و هاوار ئەکا ئەڵێت تەنها 25 ساڵ بۆ خوا دیارە ئەزانێت ئامانجەکە ئەوەنە گەورەیە ئەو ئازارە لە لای هەر هیچ نییە زۆر بچووک بووتەوە زۆر خۆی بە قەرزاری خوازانێ هەر عینەن ئەگەر ئەم تەشبیهە دروست بێت هەروەکو فەیلسوفێکڵێ ئەگەر ئەو خەڵکە خوای خۆش بیستایە بە ئەندازەی گەنجێک کچێکی خۆشەوێ هەموو ئەچوێ بەهەشت دەی کاتی کوڕێک کە عاشقی کچێکە بێت حەز ناکە ڕەحەت بگاتە لای حەزەکە کاتی ئەچێ بۆ لای مەلحەمەی زۆری هات پێتە ڕێ پەلاماریاندا بێ بیکوژن تەیارە قەسفی کرد بێ خۆی شارد بێتەوە بەشا خوداخا بڕوە لەوێ شەوی بەسەرا هات بێ پڵنیە پەلاماری دابێ خۆی خسان بێتە شوێنێکەوە لەو ڕێگا توانی بێتی پڵنگێ ورچێ شتێکی کوشت بێ هەتا ئەمانە بە مەلحەمەیەک بگەڕێتە بۆ لای عاشقەکەی ئەو هەموو ئازارناوی توە ئمجا هەمووی فیدای سەری تۆ بێ ئەوە چییە لە بەرامبەر دیداری تۆیە هەر ئەوها ئەو کەسێک کە عاشقی ئەڵڵاه ئەبێت ئەوانە بچووکە بنەوە بێتاقەتە بێت تووڕ ئەبێ 25 ساڵ بۆ خوا لە بەرامبەر ئەو هەموو منەتێ هەیە لە سەرما بەڵێ مامۆستاجیان و توێژەکەمان زۆر خۆشە زۆر مرتاحم مامۆستا زۆر خەڵک سەبر دەگرێ تێڕوانی نیوایە کە لە دنیادا پاداشتەکەی وەربگرێتەوە بەڵێ دەشێ مرۆڤ چاوەڕێ بێ لە دنیادا بەری سەبر وەربگرێ یان ئەو بەری لە دنیادا وەری دەگرێ وەکو ئەو پاداشتەیە کە لە قیامەتا وەری دەگرێ ئەبێتە دوو بەشەوە بەشێکیان ئەو کەسەی کە قیامەت بوو بە ئامانجی دنیا ئەکاتە مەزرعە قیامەت بوو بە ئامانج دنیا بێتە مەزرعە خودی مەزرعە ئەسڵەن تیا ئیسراحەت نەکردووە هیچ کەسێک نەبووە بچێت لەسەر مەزرعە دنیا مەزرعەت الآخرة بەڵێ هیچ کەسێک نەبووە لەسەر مەزرعە بڕوا بخەوێت بەڵێ یەتەوە لە ماڵ ئەخەوێت لەوێ ئەوجا چییە کاتی ئەچێ بۆ سەر مەزرعە ئەو پێڵاوانی کەشڕە و لە کار کەوتۆی کاتە پێ جلەکان ئەو جلانەی کە پێنەی پێوە ئیکاتە بەر پەرداخی پیاڵەیەک ئەبا لەگەڵ خۆیان یارۆ دەستکدارە ئەستورەکان ئەگەر کەوتە خواریش نشکێت دووسێ نان و تۆزێ پەنیر یا دووی هێلکە ئەکوڵەنە یا دوو پەتاتە ئەیپێچێتە پشتی و ئەڕوا بوو ئەوێ سێبەرێک ئەکا لە چی لەو بژارەی کە کردوێتی ئەیدا بەسەر دوو دارە لە ژێریادا ئەنیشێت چونکە ئەزانە ئەمە شوێنی ئیسراحەتکردن نییە دەی کەواتە ئەی چی ئەوێ بەرهەمەکەی ئێرە ئەباتەوە لە ماڵە ئەیخوات
بەرهەمەکەی ئێرە ئەیباتەوە بۆ ماڵ ئەیا بە خانوویەکی جوان فەرش و کاشی نازام تەلەفیزۆن و هەرچی مەتاعی دنیا بێت دەی ئەم ئیسانە مەتاعەکانی هەڵ ئەگرێ بۆ قیامەتی دنیا بێتە مەزرعە بۆی ئیتر بە هیچ شێوەیەک لە بیری پاداشی دنیا نییە ئەوە تا خۆی گەورە فەرمێ و ئوخرا تحبونها ئەمە لە دوای ئەوەی ئەگەر واتان کردو جیهاتان کە لە ڕێخوا کوژران کوشتان ئەمجا ماڵتان ڕۆی خانوتان ماڵ و مناڵتان ڕۆی بە هەر حاڵ ئەزێت و ئازارتان چەشت پاداشتێکی ئاوهات هەیە و ئوخرا تحبونها نصر من الله وفتح قريب وبشر المؤمنين رب العالمين خوي برياري داوة إن مع العسر يسرا قد نابع عسر بردوان بيت أبي جار أم صحراء أبري بقاتا كانياوي كيش أبي بكاوة دمو چاويا قاچي بخاتا أو ساردوا أو خيك بكات أمجا قوتي قوار بقريتوا أو نيتر الصحراء ودرو دشتي ترببريت أما برياري إلهية أمجا لأصل هدف أو كانيني في بقيد بلام لطف إلهية للرقاة دان راوة مانجيكي عظيم دان راوة لو دي أو همو صحرايا نوا بانتاي بهشتا إيتر لم رقايا لهركواتو مرديت نقيشتي آويك لو رب العالمين خوي أدجوزيتو بو أبيا أقر همو صحراء وشولايا كيش النمري بشك لزاهدان وعارفان ئەگەر کاتێ پرسیاریان لێکراوە سەبارەت بە چێژەکانی دنیا تۆ وازل لە هەموو شتێک هێناوە هەر بە تەمای پاداشتی قیامەتی ئەڵێ من ئەسڵەن کاتێکم نییە بۆ بیرکردنەوە لە دنیا هەتا بیر لە پاداشتی دنیا بکەمەوە هەر کاتێکم نییە هەتا بیر لێو بکەمەوە لەسەر ئەو سەبر و ئازار و ناڕەحەتانەی لە ژیانە پێم دەگا بە خۆشیەکانی بێم ئەسڵەن شتێک نییە لە ناوی خۆشی بێ عاشقێکی ئافرەت شعرێکی زۆر سادقانەی هەیە ئەڵێ هەرچی نوێژ ئەەکەم نوێژم بەتاڵە ئەلحەمد ئەخوێنم تۆم لە خەیاڵە زۆر ڕاستەکات زۆر سادقانەیە کاتی عاشق بوو خواشی لەبیر ئەچێت ینی کاتی عاشق بوو بە ئافرەتێک خواشی لەبیر ئەچێت ڕاستەکات حتا لە نوێژەکانی ئەوی لە خەیاڵە ئەی ئەگەر کەسی عاشقی خوا بوو نوێژەکانیش قسەکردن بێ لەگەڵ ئەڵڵایە ئەبێ چۆن بێت ئەمە یەک دووهەم جار ئەو کەسانی کە عاشق ئەبن کاتی کە هەر دووبارە عاشقی ئامانجێکی دنیایی باسکەین ئەوە تا کەسێک کە عاشقی پارە بووە یەتەوە ماڵ خەریکی حساباتە لە دوکانە خەریکی کاری کۆکردنەوەیە لە ماڵە خەریکی حساباتکردنیەتی بە تەلەفۆنەکەی نان خواردنی لەبیرەچێ ماڵ و مناڵی لەبیر چووە چونکە عاشقی پارە بووە عاشقی ئافرەتێک کە باسمان کرد ئاوا عاشقە بێ تەنانەت خواشی لەبیرەچێت ئەی ئەگەر عاشقی خوا بوو ئیتر دنیای لەبیر چووە کاتێک چاو ئەنوقێنێ و ئەڕوات بێجگە تروسکەی ئەلله بێجگە نوری ئەلله هیچێکی تر نابینێ بێجگە ڕازیکردنی خوا هیچێک نابینێت ئەمجا وای لێیت ئەبێتە چیلکە چنێک چیلکە چن من خۆم لە لادەیە ژیاوم لەو کاتانە کە لادەکان مابوون کە دیەکان بافت و نەسیجەکەی نەگۆڕابوو تەبیعەتی لادەیانە هەرمانە لە ژیان بەڵێ ئەمجا کەم ماڵ هەبوو پیرەژنێکی نەبێ و کۆما بێتەوە ئەم پیرەژنە هەمیشە بەرچاکێکێ بوو کە ئەڕۆی جا ئەڵێن پیاوێکی پیر چەما بووی و ئەڕۆیشت مناڵی بینی وتی مامەگیان ئەوە چی دوون کردو بۆ یەگەڕێیت وتی ئەوە گەنجیم گەنجیم گوم کردو بۆ ئەگەڕێم ئەوە زەینی فەقیرە شتێکی ون کردو و ئەمویستی یارمەتی بدا بیدۆزێتەوە هەر ئەوە ئەو پیرەژنە کۆماوانە ئیتر عادەسەی چاویان لەسەر زەویەکە بوو لە هەر پێ چیلکەیەکیان دەستەکەوت هەڵیانەگرت قەت ئەو چیلکانە بەکەم نەئەزانی ئیتر ئەهات لە ماڵە هەڵی ڕشت کاتێک تەزانی پاییز یەک لە دیواری کۆ کردوێتەوە بەشی ئاوگەرمکردن و بەشی نانکردن و بەشی زۆپە هەڵکردن و بەشی چێشکردنی ئەکرد حتا بەهار ئەهات هەر ئاوا عاشقانی قیامەت
خەریکی چیلکەچنێن ئیتر هیچێکی تر لەبیر نییە لەکوێ خێرێکی بچکۆلەی دەستکەوێ ئەگەر قسەیەکی خۆش بێ ئەگەر بەردێگوێ لەسەر ڕێگا لابردن بێ ئەگەر پیرەپیاوە کە بینێ دەستی بگرێت ئەگەر لە مزگەوتا کەسێک پەکی کەوتۆ کەسێ بیباتە ژوورەوە ئەگەر تاقە ژوورێکی هەیە و جێگەی بێنەوایەکی تێ ئەبێتەوە ئەگەر کەسێک نەخۆشە و لە خەستەخانە پێویستەکە کەسێک لەسەری بێ ئەگەر ماڵێکی شتێک لە گیرفانیا ماوەتەوە و ئەزانێ ئەگەر خۆی خواردی بەیانی نەماوە بەڵام ئەگەر دای بەخوا لای خوا چەند بەرابەر کراوەتەوە ئەو جۆرە عاشقانە ئیتر خەریکی ئەم چیلکەچنەیەن کاتێک ئەزانی خۆڵکێکی لێکرا پێوترا ئیرجعی إلى ربك راضية مرضية یا ئەدرێ بەسەر شانە ئەدرێ بەسەر شانە لا ئەکاتەوە یا ئەیەتها النفس المطمئنة ارجعي إلى ربك بەسە چیلکەچنێتەوە بەڵە تەواو راضية مرضية تۆ لە خوا ڕازی و خوا لە تۆ ڕازی تۆ لە خوا ڕازی بەو هەموو بەڵاو موسیبەتە هێنایی بەو هەموو ناڕەحەتیانە هێنایی بەو هەموو عاشقت بەخوا کە هەمیشە خۆت بە قەرزار ئەزانی هەرچیت کۆ ئەکردو هەر بەکەمت ئەزانی خوش لە تۆ ڕازی فەدخولی فی عیبادی بڕۆ ڕیزی ئەو کەسانەی کە قابلی ئەوان خوالیان ڕازی بێت قابلی ئەوان پێبخەنە ناو بەهەشتەوە دڵ و دەرونێکی پاکیان هەیە شەخسەت و کەسایەتێکی پاکیان هەیە وەدخولی جەنەتی ئیتر زەحمەت و ناڕەحەتی نەما بڕۆ بۆ وەرگرتنەوەی ئەو پاداشتت ئەو پاداشتە گەورەکەیەتی زۆر باشە مامۆستاجیان سەبر زۆر جۆری هەیە مامۆستا سەبر لەسەر نەکردنی ماسیە سەبر لەسەر ئەنجامدانی عیبادەت سەبر لەسەر ئیستیقامەت ئەمە هەموو بەرنامەی تایبەتیان دەوێت بەڕاستی پێم وایە کە قسەیان لەسەر بکەین بەڵام دەمانەوێت باسی خێزان بکەین مامۆستا سەبر لە نێوان خێزانەکان لە نێوان ژن و مێردا لە نێوان پیا و ژنە لە نێوان باوکو و مناڵەکانیان لە نێوان دایک و مناڵەکانیان هەمویان بێت پێشەکی ئەم نقطەیە زۆر مهمە باز بکرێت سەبر بڕیارە سەبر ئەوە نییە شتێکە لە ذاتی جەنابتە هەیە لە هیمنانیە فلانکە زۆر سەبورە فلانکە زۆر عەجوولە یا فلانکە زۆر زوو هەڵەچێت سەبر بڕیارە بڕیار ئەدەم سەبور بم بڕیار نادەم سەبور بم کەسێکە پڵتۆکی کیلی ئەدەن لە زوو تووڕابێت بەڵام کاتی ئەچێتە هۆڵێکی کاراتیەوە هەزار شەقیتی هەڵەدەم بێدەنگە بێت چەند جار یەن بە زەویە هەڵەسێتەوە هەرپی ئەکەنێت لە دوایە تەوقە لەگەڵ بەرامبەرەکەیە کە عەزیەتی کرد لوتی ئەشکێت دەستی ئەشکێت سیرەکەی شانازی پێ وەکات سیرەکە زۆر تەبیع و عادی گرتی بۆ لەوێ بە پڵتۆکی وا تووڕەبێ بۆ لێرە ئاوا سەبر ئەگرێت دیارە لێرا بڕیاری داوە کە ئاوا بێت ئەی باشە بۆچی لە کاتێکە تەمسیلی ئەکا دەورێکی کەسێکی مەزلوم و کەسێکی زوڵم لێکراوی ئەدەنێ بۆچی هەرچی پێ ئەەکەن قبوڵی ئەکات لەوێ هەڵ ناچێت چونکە ئەڵێ فیلمەکە خۆی ئەو هایە بڕیارم و هایە زۆر جار لە حرەکات و لێدانەکانیش بۆ ئەوەی جوان فیلمەکە دەرچێ بە واقعی لێ ئەدرێت ئەی باشە بۆچی لە ماڵە کەس ناوێرە بجۆڵێتەوە ئەو وەکو فیشەکە شێتاچێ بە ئاسمانە دیارە بڕیاری نەداوە لێرەوە ئەم پەیامەم بۆ گوێگران ئەوەیە سەبر شتێک نییە بە پارێکی زۆر دەسیکەوێ بە تەمرینێکی زۆر دەسیکەوێ بە مامۆستا و بەبوونی مامۆستا و قوتابەتی کردنێکی چەند ساڵە دەسیکەوێ یەک لە حەزە ئەتوانی بڕیار بدەیت هەر ئەو کەسێک کە لە ماڵەوە لە بەرامبەر خێزانەکەیە لە بەرامبەر چێشتێکی بێخوێیە لە بەرامبەر چێشتێکی ئامادە نەکراوە لە بەرامبەر باڵێکی پژاوە خۆی ناگرێت لە کاتێکە ئەچوو بۆ داواکردنی ئەو کچەی کە ئیمڕۆ دایکی مناڵەکانێتی کاتی مناڵ لەوێ ئەگریا و لی تووڕابوون ئەو بواکەن لەو مناڵە واسی لە بێنن ئەی مناڵ ئاوایە ئەی مناڵ ئەگەر نەگری ئەی کەی مناڵە ئێستاش بڵێ ئەی مناڵ ئەگەر شت نەشکێنێ کەی مناڵە ئەوە نەوعێ
لەوێ بڕیاری داوە سەبور بێت چونکە لەوێ محبوب و خۆشەویستە چونکە لەوێ هەڵ ئەبژێرێت چونکە لەوێ تەئید ئەکرێت لەوێ پەژمان نابنەوە لە کچەکەی پێ بدەن کچەکە خۆشحاڵ و شادمانە بێکەشی پێ بکات دەیکەواتە ئەتوانم بڵێم بڕیار عەفو ئارامگری سەبووری بە یەک لەحزە ئەتوانی بڕیار بدەیت ئەمجا بێنەوە سەر جوابی پرسیارەکەمان بەڵێ بێنەوە سەر پاداشتەکەی بێنەوە سەر پاداشتەکەی ئەبێ ئێمە دوو شتمان لەبەر چاو بێت یەک ژن و مناڵ هەموو ڕۆژە ناتوانێت بیگۆڕیت حەکیمێک ئەڵێ هەر کاتی ویستیت سەرزانیشتی ژنەکەت بکەی ئەوە سەرزانیشت خۆت بکە چونکە خۆت هەڵبژاردووە دوو هەم تۆ ئەبێ ئەوە بزانیت لە دنیا تۆ بەهشت دەست ناکەوێت هەرگیز ناتوانانی خۆری بخوازیت تۆ ژنێکی دنیای ئەخوازی هەموو ئینسانەکان وەکو چیوان وەکو درەختێکی هەر گردێک لە دوورەوە کە لە دوورە ئەیبینی تۆپێکی خڕ قەڵەمێکی قنج لە ژێریە ئەوەنە ساف و جوانە ئەوەنە خڕە کاتی کە لەی نزیکە بیتەوە سیرەکەی ئەوەنە زبرە ئەوەنە دەرکی پێوەیە ئەوەنە لەقی وشک بووی پێوەیە ئەوەنە بالەیاوە ئەوەنە گەڵای زەردی پێوەیە ئەگەر ئەمە لێرە ڕاگرم برادێکە بوو بەعزە بێتاقەتی هەبوو ئەویست وڵات بەجێ بێڵێت لە پارکێکا ڕێگەمانە کرد ژێر پێمان پەڵەپەڵە بوو سەوزایەکەی بڵێ مەسەن شوێنە قوڕەکە دیار بوو شوێنێکی چیمەن بوو لە دوورە سەوزایەک دیار بوو وتم چۆنە بچینە ئەو سەوزاییە وتی بڕۆین هاڵساین چوینە ئەوێ ئەوێژ ڕێک وەکو ئێرەوە بوو وتم بینیت ئەوە لە دوورەوە سەوز بوو ئێستا کات نایوانیە وتی مەقسەدی چیوێ وتم هەموو دنیا ئاوهایە ئەگەر بێت و خۆت لەگەڵ خۆتە ئاش نەکەیتەوە ئەگەر بڕیار نەدەی من بڕیار بێ شادومان بم بۆ هەر کوێ بڕۆی بێتاقەتی بەڵام موسیبەتەکە لەگەڵتایە بەهەش لەسەر دنیا نیە بەهەش لەسەر دنیا نیە کەواتە ئەو ژنە تۆ ئێستا ئەیبینی ئەوەنە دڕکی پێوە پێتا ئەچەقەیە تۆش ئەوەنە دڕکەتە هەیە ئەچەقێ بە ئەوە و هەزار ژن بگۆڕە هەر کاتی کە نزیک بووێت هەر ئەوە دڕکی پێوەیە هەر ئەوە چاڵ و چۆڵی هەیە هەر ئەوە زبری هەیە چونکە خودی سروشتی ژیان ئاو هەیە هەر ئاها تۆیش بوو ئەو ئاوهایت ئەمە یەک دووهەم هەرگیز ئەو جوانی و ناسکی ئەو نامێنێتەوە هەرکۆ هی تۆیش نامێنێتەوە کەواتە مەڵە دوێنێ تۆم خواست جوان بووی ئیمڕۆ ناشرینیت کەواتە ئەگەر تۆ ئەهلی منطق بیت بە شوێن بەختەوەریە ئەگەڕیت من بەچی بەختەوەر بم بەچی ئاسوودە بم بەوەی کاتی چێشتەکەی سوێرە بڵێم خانم ئەزانی چێشتەکەی شدووەکو خۆت بەخوێیە کە کەسێ خوێنگەرم بێ پێڵەن کەسێکی بەخوێیە یعنی بێتام نییە لە کاتێکە بە هەر حاڵ ئێمەوە ماڵ خێزانەکەم داتەپیوە من دوو اختیار لە بەردەممە هەیە ئەکرێت دەست خۆمە سەرشانی بڵێم ئەوە لە من زویریت ئەگەر لە من زویری بەبێ بزانم چێجارە گردم ئازاکە دوبارە پێم بڵێتە ڕاستیکەمەوە ئەگەر لە یەکێتری زویری خۆ من تۆ لێک زویر نین خەڵکێکی خۆیەتی جوانە ئەمە لە بەردەم ئەم اختیارەت لە بەردەمای اختیاری کەیش ئەمە چیە لە پێرێژنی دۆ ڕژاویت ڕۆژێک نەهاتم ناوچاو نەدابێ بە یەکە بەڵام تەماشای بەرهەمی ئەم دوانە بکە سەیری بەرهەمی ئەم دوانە بکە ئەمە چ بەرهەمێکەدا ئەوە کەتریان چه بەرهەمێکەدا ئەوەیان زەردەخانە ئەخاتەوە سەر لێوی خێزانەکەت زەردەخانەکەی ئەویش نەقڵەبێ بۆ ناودڵی تۆ ناودڵت زەردەخانە ئەکات لە کاتێکە ئەوت ئاوا ڕەنجاند ئەویش ئەتەقێتەوە کە تەقیەوە بەسەرکی ئەتەقێتەوە بەسەر تۆیە تۆ جارێتر ئەتەقیتەوە کەواتە تەقین بە تەقین ئەکاتە جەبهەیەک و لە بەرام دوو سەنگریان لە یەکتری گرتووە هەردووکتانی ئێوارە نانتان بۆ ناخورێت هەردووتان شەو تابانی خەوتان لێ ناکەوێت بیریەکەنەوە زۆر باشە مامۆستاچیان هەچەند باسی ئاماژەیەکت بۆ کرد سەبر لەسەر سیاست دەکرێت سەبر لەسەر سیاست بگیرێ ینی سیاستکردن ێستا لە وڵاتە هەمومان نقمی
کۆمەڵی ناڕەحەتی و کۆمەڵێ دڵڕاوشی و کۆمەڵە قەلەقی کردووە. بەڵام سەبرگرتن لەسەر ئەوەی کە ئەمڕۆ سیاسیەکان سیاست بەو شێوەیە دەکەن، وڵاتیان بەم شێوەیە سەرنجامی وڵاتیان بەم شێوە بردووە، پێ دەگوترێت سەبر دەچێتە چوارچێوەی سەبر یان چۆن سەبری لەسەر بگریت؟ بەڵێ ئەسڵەن دووبارە باسمان کرد سەبر هەدەف نییە، سەبر وەسیلەیەکە بۆ گەیشتن بە ئامانجێکی گەورە. بەڵێ کەواتە سەبر باسمان کرد ئەو پانتایەیە کە عەقڵەکان تیا کار بکات. لە کاتێکە عەقڵ تەعتیل بوو، یعنی ئەو کەسە جمودی پیا کردووە، نە سەبری هەیە. یعنی ئەو کەسە با بڵێن چۆتە سەر کەلی شەیتان و نایەتە خوارەوە، ئەوە پێ ناوتێ سەبر، ئەوە پێوترێ عیناد. عیناد لەگەڵ سەبرا دووشتی بە تەواوی جیاوازن. عیناد بەم مەعنا لەسەر ناحەقیەکان بەردەوامم، لەسەر قسەیەک مێخێکە خۆم دامکتەوە نابێ کەس هەڵی کەنێت، ئەبێ هەموو کەس بێتە پاڵ ئەو مێخە، وئیلا مێخی خۆم ناگوێزمە بۆ هیچ شوێنێکی تر. هەمیشە سەبر بۆ ئەوەیە تۆ بتوانی دەرگایەک بکەیتەوە بەختەوەری بۆ خۆت و بۆ غەیر. کاتێکە عینادت کرد، کاتێکە زانی لە ئەو لووتکەیەوە لە ژێرەوە عینی من سەعەتەکەی عینی دارەکەی سولەیمان سەلامی خۆی لەسەر بێ لە ژێرەوە کرم خواردی و جەنازەکەی کەوت و ئەو کاتە زانیان فەوتی کردووە. بەڵێ بەڵێ هەر ئەوها ئەو سەنەدەی پاڵت پێوەداوە، ئەو پاڵپەشەی پاڵت پێناوە، خەریکی عینادی ڕۆژگار زەمان تاریخ خوا لە ژێرەوە خۆری تێئەدا و کرمەیەەکە کاتێکە زانی ئەو دیوارە کەو بەسەر خۆیان و پانی کردەوەکو ئەو هەموو ستەمکارانی ئەیان بینین. سەبری قەزافی لەسەر عینادی خۆی گەیاندی کوێ؟ ئەگە بڵین سەبر ئەو کاتە پێناڵن سەبەر، عینادی قەزافی گەیاندی کوێ؟ و بەشار ئەگەیەنێتە کوێ؟ سەدامی گەیاندە کوێ؟ و هەتا ئەگاتە باقی سیاست مەدارەکانی دنیا. زۆر جوان مامۆستاجان. مامۆستا سەبر لەسەر ئەو بەرکەوتانەی ڕۆژانە ئینسان هەیەی لەگەڵ کۆمەلگادا. ئێمە دەچین بەسەر شەقامدا دەڕۆین، شۆفێری دەکەین، تاسە لە بەردەممانە، ترافیک هەیە، خەڵک هیوا هەیە هۆڕنت بۆ لێدا، هیوایە دەنگت بەسەرا بەرزەکاتەوە، هیوایە ئەشکێنێتە سەرت، لە بازارە هیوایە تعلیقە هاوێ، گرفتاری بەدەستگرانی و هەرزانی و هەموو ئەمانە. ئینسان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە بکات، چۆن سەبر لەگەڵ ئەم حاڵەتە بکە بۆی بە ئاسانی، یعنی زۆر جار لە هۆکاری ئەمانەوە کە تۆ سەبر نەبێ مێشکت ئەوەندە جەنجاڵ دەبێت بەردەوام بیری لێ دەکەوە، هەتا دەبێتە دەرد و نەخۆشی و مەراقل بۆ گیانی ئینسان، دەبێتە خۆرەی گیانی ئینسان. ئەسڵەن هەموو جارێ قسەیەکی مامۆستا ڕەبیعی هەیە ڕەحمەتی خوای لەسەرێ بیگەرمەوە. مامۆستا ڕەبیعی لە کاتێکە عالمێکی گەورە بوو، کارمەندێکی رادیۆ و تەلەڤیزۆنی کرماشان بوو. یەکێ لە کارمەندەکانیان زۆر بێتاقەت بوو، تووشی حاڵەتی نەفسی بوو. ئەیش پێیوت ئینتیزارت بێنە ڕخوارەوە، یعنی چاوەڕێیت لە دەوروبەر بێنە ڕخوارەوە. چاوەڕەمەوە لەگەڵ ئەواتەکردە سیارەکەت سلف لێ بدات. چاوەڕەمە کە بەیانی زوو تۆ هەستای نان حازر بێت. چاوەڕەمە بە لە کاتێکا تۆ ئەکەویتە ڕێ یەکسەر گڵۆپی سەو ساڵکرێ لەسەر هینەکانە ترافیک لایتەکان. چاوەڕێ مەبە ئەو سیاری ئەیە بەلاتە مراعاتی تۆ بکات. چاوەڕێیەکانی هێنایە خوارەوە ژیان و ئاسودۆ ئیسراحەتە بێت. ئەمجا ژیان وەکو چی وایە؟ ئەم یاریە چینیانە هەیە بینیوانە لە تەلەڤیزۆنە، پردێکی تەختەیان دروست کردووە کە تیرەکانی لە حەبل دروستکراوە، ئیتر ئاوەکو بێشکە هاتوچۆکە، یەکێک ئەچێ بەسەریا و لەم لاولاوە کەسانیان داناوە تۆپی تێگرن. جوانە بەڵێ. ئەمجا هەر ئەوەنەی لای کردو بەلای تۆپێکیان ئەکەوێتە خوار، هەر ئەوەنەی دەستی برد بۆ تۆپێکیان بەری نەکەوێت تەوازنی تێکەچێ. ئەبێ ئەم ئینسانە بەردەوام خەریکی تەوازنی خۆی بێ، ئیتر چاو بپۆشێ لەو هەموو تۆپانە بۆیان فرادەن بۆ ئەوی بگاتە ئامانجەکەی. ئێمە بەڕاستی دووبارە یەکەمەوە ئەگەر ئێمە خاوەنی ئامانج بین، ئەو شتانە ناتوانێت عەزیەتمان کە. ئەبێ بزانین ئەمە دنیایە، دنیا بە معنای دەنی بە معنای شوێنێکە بۆنی ناخۆش بێ، تامی ناخۆش بێ، ڕەنگی ناخۆش بێ، عەزیەت و ئازار بێ، نزم بێ، نزم
دەی کاتی کە تۆ لەو عالەمە ئەژی ئەبێ ئەو چاوەڕێیت هەبێ ئەبێ بزانی دنیا بە ئارزوی تۆ نییە ئەو عالەمە دەرکی تۆ ناکات ئەو خەڵکەیش وەکو تۆ بێتاقەتە وەکو تۆ ئیشی هەیە وەکو تۆ پەلەیەتی ئەمجا کاتی تۆ چاوەڕێ بووی خەڵک دەرکی تۆ بکە هۆڕێن لێنەدا زوو سیارەکەی لابدا مناڵەکە مناڵێ بۆ خۆی یاریەکە و تۆ بە پاسکیلێکەوە یا بە سیارێکەوە هاتی ئەو زوو بڕاتە ئەو لاوە کەواتە تۆ هەموو ڕۆژ ئەبێ خەریکی شەڕکردن بیت ئەوە لە یادمە لە شاری پاوەیە سیارەی خەتیان هەیە پاسی خەت کابرای پاسێکی زۆر تازەی کڕی بوو تازە سفر بوو ئەمجا هینێک نەفرێک کە سوار بوو دابەزی لەگەڵ دەرگاکەی تن پێوەیە بە ئەنازەی زرمەی دەرگاکە کابرای سایق تن کێشای بەسەری خۆیە جاوتم باشە تۆ سەری تۆ بەشی تا ئێوارە ئەکات ئەم کابرا تا ئێوارە 4-5 جار سواری سیارە بێ ساری وا هەیە تون پێوەی نەدەی پێوە نادرێ سوارێ هەیە بە پێنجێک پێوە ئەدرێ ئەی ئەم ناتوانێت تایم پێیا بکات ناچارە هەر هەمویان بەتنی پێوەدا چونکە ئەڵێ هەمووی بەتنی پێوە ئەدرێت ئەمجا خۆتۆ ئەگەر وا بکەی باوەڕکە سەرت بەشی تا ئێوارە ناکات کەواتە ئەبێ ئێمە بە تەبیعی سەری ئەم وەزعانە بکەین هەموو تۆپە بۆمانیەت ئەگەر بێت و ئامانجەکەی خۆمان نەکەین بە قەرەوڵی خۆمان نیشانی بۆ نەگرین ئیتر لا بکەینەوە لەم بەرکەوتانە لا بکەینەوە لەم بەرکەوتانە ئیسراحەتمان لێ تێکەچێ ژیانمان تاڵە بێت مامۆستاجیان زۆر سوپاسی بەڕێزت دەکەین کە بۆ گفتوگوی ئەم جارە میوانمان بووی سەبارەت بە سەبر و خوڕەوەشت بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانکخواست زۆر سوپاس دەکەین سوپاس بۆ ئامادەبوونت بینەرانی عزیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش بەخوای گەورەتان دەسپێری کاتێکی خۆش